پۆلی دوازدەم لێ بۆ بە دێوەزمە و هەرچی دەکەم ناتوانم بابەتەکان کۆنتڕۆڵ بکەم. من مامۆستا سۆرانم و هیوادارم کە تۆی خوێندکار ئامۆژگاریەکانی ئەو ڤیدۆیە بە هەند وەربگری. خوێندکاری عەزیز، بۆ گەشتن بە خەونەکانت دەبێت ڕەچاوی ئەو ئامۆژگاریانە بکەیت کە لەو ڤیدۆیەدا باسییان دەکەین. تەبان پێش هەموو شتێک ئەوە باش بزانە کە هیچ خەونێک بێماندووبوون نایەتە دی. سێ چەمکی ئەساسی هەیە بۆی کە تۆ بتانی سەیتەرە بکەی بەسەر هەر بابەتێک، واتە پلانی دروست و ڕێگەی ڕاستی دەرس خوێندن و هەروەها سەیتەرەکردن بەسەر سترێس و قەلەقی لایە. بەڵام چۆن بتوانم پلانی دروست دابنێم؟ هەر کات تۆ توانی پلانێکی دروست دابنێی، واتە کلیلی سەرکەوتنت هەیە. 6 بۆ 8 کاتژمێر ڕۆژانە هەوڵ بدە کە دەرس بخوێنی، نەزیاتر، بەڵام دەرس خوێندنێکی بەسوود. بابەتە قورسەکان لە سەرەتای ڕۆژ بخوێندرێت و هەر بابەتێک دەبێت 3 بەشی سەرەکی لە خۆ بگرێت کە ئەوانیش بریتین لە تێگەیشتن لە بابەتەکە، شیکارکردن و ڕاهێنان و پێداچوونەوە. خاڵێکی زێڕین هەیە کە ئەگەر بیزانی ئەویشیان ئەوەیە ئەگەر هەر بابەتێک تەنها یەک جار بخوێنیەوە ئەوە لە 170 لەبیر دەکەی. بۆ مەبەستەش پێویستە پێداچوونەوەی یەکەمت لە دوای 24 کاتژمێر بێ، وەروەها پێداچوونەوەی دووەمت لە دوای 1 هەفتە و پێداچوونەوەی سێمیش لە دوای مانگێک بێت. بەڵام ڕێگا ڕاستەکانی دەرس خوێندن چین؟ بابەتە لە بەرکاریەکانی وەکو زانست و هەر سێ زمانەکە هەوڵ مەدە دێر بە دێر کورتیان بکەوە، با خەریتەی فکری تەبێ، واتە لە دوای هەر پاراگرافێک کتێبەکەدا بخەو بۆ خۆتی شەرح بکە. ڕستەکان و خاڵە گرنگەکان بە ڕەنگی جیاواز هایلایت بکە، واتە بابەتە گرنگەکان زەر و خاڵە زۆر گرنگەکان نارنجی و ئەو بابەتانی کە زۆر دووبارە دەبێتەوە لە وزاری دێتەوە بە ڕەنگی سوور هایلایتیا بکە. بابەتە شیکاری و زانستیەکانی وەکو بیرکاری، فیزیا، کیمیا پێویستە کە تۆ 120 کاتەکەت بۆ خوێندنەوە تێگەشتن بێوە لە 180 کەی بۆ ڕاهێنان و پێداچوونەوە. کاتێک پرسیارێکت بە هەڵەشی کار کرد، هەوڵ بدە هۆکارەکەی دەستنیشان بکەی ئایا بێتەرکیز بووم یان پرسیارەکەم نەزانیەوە شیکار بکەم یان لەبیرم چۆتەوە. کەواتە پێویستە بۆ مەبەستە شەوی ئەو ڕۆژەی کە پرسیارەکەم شیکار کردو دووبارە 3 پرسیاری هاوشێوەی شیکار بکەمەوە و هۆکاری نەزانینی پرسیارەکەم دەستنیشان بکەم. لە کۆتایی هەفتەشدا دەفتەری هەڵەکانت دووبارە بکەوە بۆ چارەسەرکردنی شیکار نەکردنی پرسیارێک بە هەڵە. شێوازە ڕاستەکانی دەرس خوێندن هەموو ڕۆژێک پێویستە ئەو کارانە بکەی، واتە هەموو ڕۆژێک پێویستە 2 بابەتی قۆرس، 2 بابەتی مامناوەند، 1 بابەتی سادە و 1 کاتژمێر بۆ دووبارەکردنەوە دابنێن. باشترین کاتەکانی دەرس خوێندن بەیانیان 8 تا 12 بابەتە قورسەکان و لەبەرکردنەکان و دوای نێوڕیان 2 تا 6 شیکاری ڕاهێنانەکان، وەروەها شەوانە 8 تا 11 دووبارەکردنەوە و پێداچوونەوەی. هەندێک تکنیکی ئەساسیمان هەیە بۆ ئەوەی کە بتوانم سەیترە بکەم بەسەر بابەتەکاندا، کە لە یەکەمیاندا تکنیکی پۆمۆدرۆیە کە 25 خولەک بۆ خوێندندا بنێ و 5 خولەکیش پشوو بدە، واتە لە دوای هەر 4 جار پۆمۆدرۆ پێویستە 20 خولەک پشوو بدەی کە ئەوەش وا دەکات کە تۆ مێشکت ماندوو نەبێت. تکنیکی فاینمان بۆ تێگەشتنی تەواو پێمان دەڵێت ئەگەر لە هەر بابەتێک کە نەتوانی بە زمانێکی سادە بۆ مناڵێکی 10 ساڵان باس بکەیت، ئەوە لەو بابەتە باش تێنەگەشتی. کەواتە لاپەڕەیەکی سپی هەڵگرە و بابەتەکە شەرە بکە و لەو شوێنانەی کە دەچەقی هەر ئەوان دووبارە بخوێنەوە. بەڵام باشترین شێواز بۆ بەدەستهێنانی ئامانجی کورتخایەنە، واتە پێویستە تۆ هەموو ڕۆژێک ئامانجێکی کورتخایەن بۆ خۆت بنووسی. بۆ نمونە ئەوڕۆ 10 پرسیاری وزاری بیرکاری شیکار دەکەم، یاخۆت بەشی یەکەم لە بابەتی زانست تەواو دەکەم. واتە تۆ پێویستە هەر ڕۆژێک خۆت بە دوێنەی ئەو ڕۆژە بەراوردکەی نەوەک بە کەسانی تر. خەو، خۆراک و ئارامی 3 چەمکی ئەساسین بۆی کە تۆ هەموو خاڵانی کە لە پێشتردا لەو ڤیدۆیە باسکراوە بتوانی کۆنتڕۆلیان بکەیت. ئەویشیان تەنها بە 8 کاتژمێر خەوی ڕێک مێژ دەتوانێت بیرگەت بەهێز بکات. هەندێک ڕۆشتن بە پێی پاژنەوەڕۆیان تەرکیزت دووەندە دەکات و دوورکەوتنەوە لە موبایلە کاتی دەرس خوێندن
و ئەگەر پێویستکە بیکوژنەوە یاخود با لە ژوورەکەت نەبێت. سەرکەوتنی ئێوە ئامانجی ئێمەیە.